کانیاوی قولەیە لە ڕانیا کە ئەو بۆ ١٧٠ شارەکە دابین دەکات. کانیاوەکە هۆکار بووە بۆ دروستبوونی ڕانیە و بەهۆیەوە بۆتە ڕەمز و پێناسی شارەکە و بەهۆی سازگاری ئاوەکەشەوە بێ پاڵاوتن ڕاستەوخۆ بەسەر ماڵاندا دابەش دەکرێت. قولا هەر لە کۆنەوە هەبووە، یعنی ناتوانانی بە دەقیقی سەرچاوی مێژوویەکەی دیاریکەین. ئاستی ئاوی ژێرزەویەکەشی لە ڕووی جیۆلۆجی پێکاتی جیۆلۆجیکەوە نزمە ئەو شوێنی لە ڕووی تۆپۆگرافیەوە ئەو ناوچەیە نزمە. لە ڕانگە چەند وەکو باسم کرد چەندی سەرچاوی تری ئاومانەیە، بەس تاکە شوێن کە وشک ناکە ئاوەکەی کەم دەکات بەز وشک ناکە سەرچاوی ئاوی قولەیە دەگەڕێتەوە بۆ پێکاتی جیۆلۆجی چکە ئەو ناوچەی شاخاویە دایم ناوتە شاخاویەکان ڕێژەی بارانبارینیان زۆرە، کاتی ڕێژەی بارانبانی زۆر دەبێت ئاستی خەزمکردنی ئاوی ژێرزەوی زۆر دەبێت. کانیاوەکە کەوتووەتە ناوەڕاستی شاری ڕانیەوە ئەگەرچی هەڵکەوتە جوگرافیاکەی و سازگاری ئاوەکە سروشتێکی جوانیان با شارەکە بەخشیوە، بەڵام گرنگی ئەوتۆی پێنەدراوە بۆیە دیوار و پرۆژە ئاودێریەکەی ساڵ بە ساڵ بەرەو خراپبوون دەچن. هەچەند لە ڕانێدا زۆرێک لە سەرچاوەکانی کانی هەنا و ئاوی تر هەیە وەکو دەربەندی ڕانیە، بەڵام بەداخۆ نەتوانراوە گرنگی زۆریان پێ بدرێت، بەڵام بەتایبەتی کە بزات بۆ ئاوی قولە کە بەداخۆ تا ئێستا نەتوانراوە لە ڕووی گەشت و گوزاریەوە بەکار بهێنرێت و سیمایەکی جوانی بۆ دابنێت وا بکرێت کە خەڵکی بەتایبەت ڕۆی تێ بکەن جگە لەوەی کە سوودی لێ ببینن بۆ خواردنەوە و سوودی لێ ببینن بۆ گەشتکردن. کانیاوی قولەی ڕانیا لە کاتژمێرێکدا نزیکەی 2000 مەتر سێجا ئەو بۆ 14 گەڕەکی شارەکە ڕاستەوخۆ و بێ پاڵاوتن دابین دەکات. ئەمە جگەلەوەی بەهۆی زۆریەوە ئاوەکە سەرڕێژ دەکات و بۆ کشت و کاڵیش سوودی لێ دەبینرێت. بە یەکەم سەرچاوی ئاوی خواردنەوەی شاری ڕانە دەناسرێت لە دوای سەرچاوەکانی بیرەکان کە سەرچاوی دووەمن لەو شارەدا. پێش 10 ساڵ 15 ساڵ لەمەوە پێش وتومانە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی کۆنە لەسەر شێوازێکی کۆن ئاو هەناردەی شاری ڕانێ دەکرێت، پێویستە گۆڕانکاریشی بەسەردابێ بکرێتە پرۆژەیەکی تەواوی مۆدرنی هاوچەرخ بۆ ئەوەی لە زۆر گرفتی هونەری ڕزگارمان بێت. ئەگەرچی هیچ سەرچاوەیەکی مێژووی نییە بە دیاریکراوی مێژووی دروستبوونی ئەو کانیاوە دیاری بکات، بەڵام دەوترێت شاری ڕانیا لەم کانیاوەوە دروست بووە. ئەمە جگەلەوەی شاعیر و هونەرمەندانی کورد چەندین جار لە ڕابردوودا سازگاری ئاوەکەیان کردووە تا هەوێنی شێعرەکانیان و باسییان کردووە. صابر عەبدوڵڵا NRT ڕانیا.